بەڵێ سەبارەت بە ڕۆژانی جژنی قوربان سبەی یەکەم ڕۆژی جژنی قوربانە بەڵام ساڵ کەشوهەوایەکی تایبەت هەیە بە تایبەتی کەیتر لە کەشوهەوا گەرمە پلەکانی هەوا بەرز بوونەتەوە بە تایبەتی و هەروە کۆمەڵێک ڕێکاری تەندروستی تایبەتیش پێویستە بگیرێتە بەر من زیاتر قسە دەکەم سەبارەت بە کەشوهەوای ڕۆژانی جژنی قوربان پێویستە کە بە چه شێوازێک هاوڵاتیان پارێزگاری لە خۆیان بکەن بە تایبەتی لەو ڕۆژانەکەیتر ڕۆژانی پشوشە میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت قسەی لەگەڵ دەکەم زیاتر بەڕێز ڕێبەرمزوری شارەزای ژینگە و کەشوهەوا لە ستودیۆ لەگەڵمە زۆر بەخێر بێ سبەی یەکەم ڕۆژی جژن دەست پێ دەکات هاوڵاتیان لەو چوار ڕۆژی پشوڕ و لە دەرەوە دەکەن بەڵام ئەمساڵ پلەکانی هەوا پلەکانی گەرما بڵین بەرز بۆتەوە ژینگەی کوردستان چی دەخوازێت لە هاوڵاتیان بە تایبەتی بەڵێ بێگومان لە سەردەمی گۆڕانکاری کەشوهەوادا کە عێراق و هەرێمی کوردستانیش تۆشی گۆڕانکاری کەشوهەوا بوونەتەوە ئێمە لە وەرزی هاوینین بێگومان ئەوە پێشبینی دەکرێت کەەوە پلەکانی گەرمە بەرز بێتەوە بۆ ڕۆژانی جەژن بە تایبەتی لە ڕۆژی 1 و 2 3 کە پلەکانی گەرما لە سەروی 40 پلای سیلیزی دەبێت پێشبینی دەکرێت بۆ بەپێی وێنەی مانگی دەستکرد کە بڵێن ڕۆژانە یاخود بە شێوەیەکی چەند کاتژمێر جارێک چاودێری هەموو گوی زەوی دەکات و هەروەها پلەی گەرمی هەموو گوی زەوی لە سەرتاسەری دنیا پێشبینی دەکا بۆ ماوەیەکی دیاریکراو ئەوەی پێشبینی کراوە پلەکانی گەرما لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە واتە لە سەروی 45 پلە دەبێت و تاکو 50 پلە بەڵام هەرێمی کوردستان لە دەوری 42 پلەی گەرمی دەبێت باشەمە چه کاریگەریەکی دەبێت لەسەر هاوڵاتیان بە تایبەتی پێویستە لە ڕۆژانی جەژندا چه ڕێکارێک بگرنە بەر خۆ دوورگرتن لەو شوێنانەکە ئیتر پێویستە ئەوان ئاگاداری خۆیان ئەمە زیاتر بێگومان کاری ئەو دەوایرە حکومیانەیە کە وشارکردنەوە بدەن بە خاڵێک لە ڕێگای سوشال میدیا بیت یاخۆ لە ڕێگای کەناڵەکان بیت لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەروەها بە تایبەتی خواردن لە ڕۆژی جێژنە کە بێگومان وەزارەتی تەندروستی و لانە تەندروستەکان زیاتر ئەوە دەبن بەو بابەتەوە بێگومان پێویستە هوشیارکردنەیەکی باشە بیت تیشکی ڕۆژ بێگومان لەم ڕۆژانە بە تایبەتی لە کاتی نیوەڕۆن کە کاریگەریەکی زۆر سلبی دەبی لەسەر منداڵ بە تایبەتی کەواتە دەکرێت زیاتر لانە حکومیەکان و هەروە لانە پەیوەنددارەکان ئەم بابەتە بەشێ وشارکردنەوە خەڵک ئاگادار بکەن و خاموو پارێز بن لە هەر گەرمیە کە بڵێن کاریگەری سلبی لەسەریان ئەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە تایبەتی چ کاریگەریەکی لەسەر ژینگە دەبێت بۆ پێیەکە خەڵکێکی زۆر و لە بڵێم سەیرانگاکان دەکەن یا بە شێوازەکەیانەوێ ئەو ڕۆژانەی پشوو لە دەرەوە بەسەر ببەن ئەمە کاریگەری نیگەتیڤی دەبێت بێگومان هەروەکو باسم کە هەرێمی کوردستان زۆر باشە ئەگەر بێت و لە شاری هەولێر پلەی گەرما لە دەوری 40 بێت بێگومان ئەگەر زیاتر بەرەو لای سەرەوە بڕۆن لای سەیرانگاکان بڕۆن کە بەرزایان زۆرە واتە دەتوان بڵێم لە 1000 متر زیاتر یاخود 1500 متر لەسەر ئاسی ڕووی دەریاوە بەرزن پلەکانی گەرمە بە شێوەیەکی بەرچاودا دەبێت واتە دەکرێت لە دەوری 33 و 34 و 35 بن چون ئێمە دەزانین هەولێر بەرزایەکی 400 بۆ 450 متر بەڵام تو چەند بڕۆی بۆ لای سەیرانگەکانی لای حاجی عومەران یا لای منتیقەی بارزان یا خولای بڵێن لای ئەو سەیرانگانی لای سلێمانی یاخود دووهوک سەرسنگ و سولاف بێگومان ئەوانە پلەی گەرمی بەی شێوەیەک لە ڕۆژانی جەژن لە 35-36 پلە ڕەتنادا کەواتە دەکرێت بۆ سەیرانیش کەشێکی گونجاو بێت و گەرمیەکی وە پێشبینی ناکرێت بە تایبەتی لەو ناوچانێکەوە لە 1500 متر بەرزن لەسەر ڕووی ئاستی دەریا لە هەرێمی کوردستان بەڵێ پاک ڕاگررتنی ژینگە بە تایبەتی لە ڕۆژانی پشودا زۆر داوا لە هاوڵاتیان دەکرێت کە ئاگاداری ژینگە و پاراستنی ژینگە بن تا چەندە کاریگەری هەیە بۆ پێیکە گۆڕانەکانی کەشوهەواش ڕاستەخۆ کاریگەری لەسەر بابەتە دەبێت بێگومان پاک ڕاگررتنی ژینگە ئەمە پابەندە بە کەسەوە بەو کەسانێک کەوا دێن بۆ سەیرانکردن لە هەرێمی کوردستان ئەمە تایبەتە بە خودی شخصەکانەوە بەو خانەوادانە کە بوو کاتێکی خۆش دەچن بۆ سەیرانگەیەکی دیاریکرەوە بەڕاستی ینی حکوومەت لەم لایەوە زۆر جار هوشارکردنەوەی داوە تابلووی لە شوێنە گەشتیارەکانداوە بەڵام زیاتر ئەمە پابەندە بە خەڵکەوە بەڕاستی کارەساتە تو بچی کاژمێرەی دوو کاژمێر لە شوێنێکی گەشتیاری کاتێکی خۆش بەسەر بێ پاشان هەرچی پاشماوی خەیتە ناو ئاوەکە بێگومان ئەو پاشماوانە هەمویان زیان بەخشن کاریگەری سلبی دەبێت لەسەر ئەوەکە چون لەوانە ئەوەکە لە شوێنێکی تر بەکار بێنێتەوە کەواتە
بەڕاستی ئەمە زیاتر پەیامەکە زیاتر بۆ خەڵکە نەک بۆ حکوومەت، یعنی حکوومەت لەو شوێنانە بڵێن شارەوانیەکان شوێنی تایبەتیان دانا بۆ کوکردنەوەی ئەو خاشۆکە ئەو شتانە، بەڵام خەڵک نابێ شتەکان لە شوێنی خۆیان بەجێ بێریت یاخود بیخاتە ناو ئاوەوە کە کاریگەری سلبی هەبی لەسەر ژینگەی. باشە بەرزبوونەوەی پلەکانی گەرمەوە بابەتی کە باستان کرد لە ڕۆژانی جژندا بۆ 3 ڕۆژە تاکەی بەردەوام دەبێت کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان تاکەی دەبێت. بە خوشحاڵیەوە لە جێژن بڵێن لە کوردستان زۆر بەرز نابێت، بەڵام پاش 2 هەفتەی تر بڵێن بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستا دیاردەی ئەلنینۆ دووبارە دەبێتەوە لە ناوەڕاستی گۆی زەوی ڕوودەدا. ئەم دیاردە هەر چەند ساڵێک جاری ڕوودەدا بەڵێ ئەمە دیاردەیەکی ژینگەیە، دیاردەیەکی ژینگەیە هەر چەند ساڵێک جارێک ڕوودەدات پێشبینی دەکرێت ئێستا لە ناوەندی گۆی زەوی ڕوو بداتەوە هەروە تاکو بڵێن ناوەڕاست یاخود کوتایی 2024 بەردەوام بێت کە هەر سایکلێکی ئەم دیاردە ئەلنینوە 9 بۆ 12 مانگ دەخایێت، کەواتە ئەمە دەبێتە هۆی یەکێکە دەبێتە هۆی گەرمکردنی ئاوی زەریەکان و هەروە بڵێ بەرزبوونەی پلەکانی گەرمەوە کە دەکرێت کاریگەری هەربێت لەسەر عێراق و هەروە لەسەر هەرێمی کوردستان. زۆر باش ئەم ساڵە گەرچی لە هەرێمی کوردستان ڕۆژێکی زۆری بارانباری بەڵام وەکو پارێزگای هەولێر ئاماژەی پێکرد کە وشکە ساڵی ئەگەری هەیە جارێکی دیکە بێتەوە ڕۆ لە هەرێمی کوردستان کات پاراستنی ئاو و هەروەها دەستگرتن بە ئاو بە فێڕۆنەدانی وەلایەنە ژینگەیەکەی چەندە کاریگەری هەیە لەسەر هەم کەش و هەوا هەم ژینگە بەگشتی بۆی کاوڵاتیان ئاگاداری بن. پرسیارێکی زۆر جوان بوو، دەست خۆشمان پرسیارە. ئەم ساڵ واتە بڵێن ساڵی بارانبارینی 2022-2023 ئێمە ڕێژەیەکی بەرچاو بارانباری و هەروە ئەوەش بێگومان دەبینرێت ئێستا ئێمە لە کوتای مانگی شەشین تاکو ئێستا کەشێکی فێنێکە لە کوردستان، کەواتە لەم ساڵی بارانباریندا ڕێژەی بارانبارین تقریبا 500 بۆ 600 میلیمتری لە 500 بۆ 600 میلیمتر زیاتر بوو، کەواتە ئەمە کاریگەریەکەی وا بوو کەەوە دووبارە خەزانەکانی ژێرزەوی پڕاو بنەوە کێشەی کەماوی هەتا ڕادەی کەم بێت، بەڵام بوو هەر هەیە بۆچی چونکە 2 ساڵی پێشتر لە کوردستان وشکە ساڵی بوو. ئەوەی ئێمە وەکو ئەکادمیست لێ دەترسان ئەوە بوو کە ئەگەر بێت و ساڵی پار ببە وشکە ساڵی ئەمە دەبووە یەکەم دەورەی 3 ساڵی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان، بەڵام بە خوشحاڵیەوە تەنها 2 ساڵ بوو ئەم ساڵێکی پڕباران بوو بە تایبەتی لە ناوچە شاخەویەکان، کەواتە ئەم کاریگەری کە ئێستا هەیە ئەم کاریگەریەی پێش 2 ساڵی ترە، چون ئەم خەزانانێک کە لە ژێر زەوی هەن ئەم کوگانێک کە لە ژێر زەوی هەن پێویستیان بە 4-5-6 ساڵی بارانبارین هەیە بۆ ئەوەی دووبارە پڕ بنەوە و هەروەها ئاستی ئاو بگەڕێتەوە ئاستی جاران. بۆ نمونە لە شاری هەولێر پێشتر کە بیری ئاولێ دەدرا لە 150-250 متر دەگەیشتە ئاو، بەڵام ئێستا بەداخەوە لە زۆر شوێن تاکو 400 و 450 دابەزیوە. کەواتە هۆکارەکەی جگەلەوەی سروشتیە مرۆییشە، هۆکارێکی دەتان بڵێن زۆر سروشتیە کە دەڵێن هۆکارێکی مرۆیە کێشەکە ئەوەیە شاری هەولێر بە خێرایی گەشە کردو لێدانی بیر و بە فیرۆدانی ئاو بەکارهێنانی زۆری سەرچاوەکان. بەڕاستی من پێشبینی دەکەم زیاتر پشت بەستێت بە ئاوی ڕووبار بە ئاوی ئیفراز بەڕاستی، یعنی هەتا دەکرێت حکوومەت تەرکیز بکاتە سەر ئاوی سەرزەوی باشترە بۆ ئەوەی دەست بۆ ئاوی ژێرزەوی بدەیت. کێشەی هەولێر ئەوەیە هەولێر شارێکە لە ماوەی 20-25 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی زۆر خێرا گەشەی کرد. ئەگەر بێت و بڵێن مقارنە بکرێت لەگە شارەکانی دنیا هەولێر بە شێوەیەکی زۆر خێرا گەشەی کرد، لەبەرەوەی بڵێن شارێکی تیجاریە، شارێکە بۆ خوێندن خەڵک ڕووی تێدەکات، بۆ کار خەڵک ڕووی تێدەکات، لەبەر ئەوەی هاتن بەرەولای هەولێر زیاد کرد و هەروە کە خەڵک زیاد دەبێت لەم شارانەیە کە مەشارێعی سەکەنی زیاد دەبێت ئیتر پێویستی بۆ ئاو زیاتر دەبێت، کەواتە ئەمەی کە لە هەولێر دەگوزارێت کە بێگومان ئێستاش مشکلەی کەم ئاوی لە زۆر شوێن لە هەولێر هەیە، ئەمە کاریگەریەکی 2 ساڵی پێشتر بوو نەک ئەم ساڵە، کەواتە تو ئێمە لە هەر ساڵێکی ئاوی لە هەر 5-6 ساڵێکی ئاوی لە سەرێک ئەگەر بێت و ڕێژەی بارانبارین لە هەولێر لە 600 میلیمتر زیاتر بێت بە خۆشحاڵیە ئەو مشکلە هەتا ڕادەیەکی زۆر بە چارەسەر دەبێت. زۆر باشە، زۆر بەڕێز ڕێبەر مزوری شارەزای ژینگە و کەشوها سپاس کە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.